ئامادەبوانی بەڕێز ڕۆژتان باش بەخێر بێن هەموو لایەکتان بەخێر بێن. خۆشحاڵم ئەمڕۆ لە ڕێوڕەسمێکدا ئامادە دەبم بۆ ڕێزلێنان لە زانایەکی دیاری گەلەکەمان کە خزمەتێکی زۆری زمان و وێژە و مێژووی کوردی کردووە. دەستخۆشی لە ڕێخەران و ئامادەکارانی ئەم ڕێوڕەسمە دەکەم. ڕێزلێنان لە توانا و بەهرە و بەرهەمی هەر زانا و داهێنەرێکمان ڕێزگرتنە لە ناسنامە و مێژووی گەلەکەمان. وەفاداریە بۆ هەموو ئەو ماندووبوون و تێکۆشانەی کەسانی دڵسۆز و خۆشەویست کە لە پێناو خزمەتکردنی گەل و نیشتیمانەکەیاندا لە هەر بوارێکدا لە هەر کوێ بێت پێشکەشیان کردووە. هەر بەم بۆنەیەوە دەستخۆشی لە زانکۆی سەلاحەدین دەکەم بۆ بەخشینی بڕوانامەی دکتۆرای شانازی بە دکتۆر فەریاد فازڵ بۆ ئەو خزمەتەی کە کردوویەتی. ئامادەبوانی بەڕێز دکتۆر فەریاد یەکێکە لەو ناوە دیارانەی کە دڵسۆزانە خزمەتێکی بەرچاوی بە گەل و نیشتیمانەکەی کردووە. زیاتر لە نیو سەدە بە شعر و وتار و توێژینەوەی زانستی و ئەکادمی، وانەگوتنەوە، وەرگێڕان و پرۆژەی ڕۆشنبیری بەردەوام بووە لە پاراستن و خزمەتکردنی زمان و فەرهەنگ و مێژووی گەلەکەمان کە هێشتا قوتابی زانکۆ بووە. پاراستن و خزمەتکردنی زمان و فەرهەنگ و مێژووی کوردستانی کردوتە ئامانجێکی سەرەکی خۆی و بەردەوام لەو بوارەشدا کاری کردووە. دوای تەواوکردنی خوێندنی باڵا و بەدەستهێنانی بڕوانەمەی دکتۆرا لە ئەڵمانیا، وێڕای ڕۆڵی ئەکادمی و دەیان ساڵ مامۆستایەتی لە زانکۆی ئازاد لە بەرلین ئینستیتۆی خوێندنی کوردی دامەزراند کە زیاتر لە 33 ساڵە لە خزمەتکردن بە زمان و وێژە و مێژوومان بەردەوامە. دکتۆر فەریاد جگە لە پێشکەشکردنی 44 کتێب بە کتێبخانەی کوردی لە ڕێگەی وەرگێڕانیشەوە پردێکی پەیوەندی بەهێز بووە بۆ ناساندنی هزر و بیری نەتەوەکەمان بە جیهانی دەرەوە، بە تایبەتیش بۆ کۆمەڵگای ڕۆژئاوا. ئەمە وێڕای داهێنانی فەرهەنگی ئەکادمی کوردی بە هەردوو زاراوەی کرمانجی و سۆرانی، فەرهەنگی کوردی و ئەڵمانی و ڕێزمانی کوردی بە زمانی ئەڵمانی و چەندین بەرهەمی زمانەوانی گرنگی دیکە. هەروەها وەرگێڕانی شاکاری ئەحمەدی خانی مەموزین لەگەڵ دیوانی ناڵی، شعرەکانی گۆران و شێخ نووری شێخ ساڵح بۆ زمانی ئەڵمانی و ئینگلیزی. لە کارە بەنرخەکانی دکتۆر فەریادن بۆ ناساندنی وێژەی باڵا و زمانە زیندووەکەمان، بۆ ناساندنی وێنەی ڕاستەقینەی گەلی کوردستان بە هزر و وجدانی گەلانی جیهان، گەلێک کە خاوەن زمانێکی زیندوو، وێژەیەکی باڵا، فەرهەنگێکی دەوڵەمەند بە بەهای جوانی مرۆیی. لێرەدا دووبارە پیرۆزبایی لە دکتۆر فەریاد دەکەم کە بەرامبەر ئەو هەموو خزمەتەی لە بواری ئەکادمی و زمان و ئەدەب و کولتوری کوردیدا کردوویەتی. کۆتایی ساڵی ڕابردوو خەڵاتی لێهاتووی سەرۆکۆماری ئەڵمانیای پێبەخشرا. هەروەها دەمەوێ هەر لەم بۆنەیەدا پیرۆزبایی لە هەردوو بەڕێزان نیهاد قوچە و سەلاح ئەحمەد دەکەم کە پێشتر هەمان خەڵاتیان بەدەست هێناوە بۆ ئەو خزمەتەی کە لە بواری مرۆیی و دۆستایەتیدا پێشکەشیان کردووە. بەڕێزان، وێنەی کورد و خەڵکی کوردستان پێشتر تەنها لە ڕێگەی ڕۆژهەڵاتناسان و کوردناسانی بیانیەوە بۆ گەلانی دیکە گواستراوەتەوە. لە باشترین حاڵەتیشدا وێنەی جەنگاوەرێکی ئازایان پێبەخشیوین. ئەمەش وێنەیەکی ناکاملە دەرحەق بە ناسنامە و دەرحەق بە مێژوومان. بۆیە گرنگە ئەو وێنانەی پێشوو لە زەینی جیهاندا
لە زەینی جیهانی دەرەوە کاڵ بکرێتەوە تاکو وێنەی ڕاستەقینەی خۆمان ببینین کە ڕێگەی گەیاندنی بیر و وێژە و کەلتورەکەمان دەبێت جیهانی دەرەوە هزر و بیری کورد ببینن و بیخوێننەوە ئەمەش بەر لە هەمووان ئەرکی زانایان ئەکادیمیستیان و ڕۆشنبیرانی گەلەکەمانە گرنگە بۆ ئەم ئەرکە دامەزراوەی کارەکانمان تایبەت بێت لە کەسانی شارەزا و خاوەنتوانا و بە ئەزمون لە ناوخۆ و لە دەرەوەی وڵاتیش بەڕێزان ئەمڕۆ لە سەردەمێک داین کە هیچ چەکێک هێندەی زانست و زانیاری کاریگەری نییە بۆ مانەوە و پاراستن و بەهێزبوونمان مانەوە و پێشکەوتنی هەر گەلێک لە دنیا پەیوەستە بە ئاستی بەرهەم و توانای داهێنانی ڕۆڵەکانیانەوە و لە هەموو بوارەکانی سیاسی ئابووری کۆمەڵایەتی و فەرهەنگیدا بە مێتۆدی زانستی و سەردەمیانە بۆیە زانایان داهێنەران خاوەنتوانا و بەرهەداران سامانێکی گرنگی نەتەوەیی و نیشتیمانەکەمانن دەبێ سیستەمی پەروەردە و خوێندن لە کوردستان لە سەرجەم قۆناغەکاندا لە باخچەی ساوایانەوە تا قۆناغی زانکۆ لە ئاستێکدا بێت کە وەڵام دەرەوەی پێداویستی و پرسەکانی ئەم سەردەمە بێت و دەرگای بیر و داهێنان و ئافراندن بەسەر قوتابیاندا بکاتەوە زمان کۆڵەگەیەکی سەرەکی ناسنامەی نەتەوەکانە و دەبێ لەو ڕوانگەیەوە لێی بڕوانین و بایەخی پێ بدەین دەبێ زانستیش وەک بەهایەکی گرنگ لێی بڕوانین خوێندن تەنها بۆ وەدەستهێنانی بڕوانامە نەبێت بەڵکو بۆ بەدەستهێنانی زانست و زانیاری و لە پێناو پێشکەوتن و گەشەپێدانی کۆمەلگاشدا بێت لە نێو کوردستانیانی تاراوگە و لە ناو کوردستان خۆشی لە زۆر بواردا توانا و بەرهەمی بەهرەی لێهاتوومان هەیە و هەمویان پێکەوە سامانێکی گرنگی ئەم گەلە و ئەم نیشتیمانەن کە دەبێ ڕێزیان لێ بگرین و کاری جدیش لەسەر ئەو بابەتانە بکەین هەر یەکێکیان دەتوانێت باڵوێزی هزر و بیر و فەرهەنگی گەلەکەی بێت لە پێناو ناساندنی وێنە و ناسنامەی ڕاستەقینەی گەلەکەیدا بە مێتۆدی زانستی و زمانی سەردەم کە ئەمە هێزێکی نەرمە و کاریگەری گەورەی لە جیهانی ئەمڕۆدا هەیە فەرهەنگی کوردی دەوڵەمەندە و خاوەن چەندین ناو و بەرهەمی مەزنە کە نەک تەنها خزمەتیان بە کورد بەڵکو خزمەتی زۆریشیان بە نەتەوەکانی دیکە و سەرجەم مرۆڤایەتیش کردووە و دەیکەن دەبێ ئەو بەها جوانانەی کە لە نێو فەرهەنگەکەماندا هەیە پێکەوە ژیان یەکتر قبولکردن لێبوردەیی ئاشتیخوازی و ژیان دۆستی دڕ و گەوهەرەکانی نێو هونەر و ئەدەبیات و وێژەی قۆڵ و دەوڵەمەندی کوردی بابەتێک بن بۆ بینین و خوێندنەوە لای گەلانی جیهان تاکو ڕۆنتر و ڕەسەنایەتی فەرهەنگمان زیندوی زمان و مێژومان باڵایی وێژە و هونەرمان تایبەتمەندی ناسنامە و کەسایەتی نەتەوەیمان ببینن و ڕێزی لێ بگرن لە کۆتاییدا دووبارە دەستخۆشی لە ڕێکخراوەی ئەم ڕێوڕەسمە دەکەم دەستخۆشی لە ئەکادیمیای کوردی زانکۆی سەلاحەددین پارێزگای هەولێر کە زۆر زەحمەتی کێشا بۆ سازدانی ئەو مەراسمە بۆ دەستپێشخەریان و بۆ خەڵاتکردنی دکتۆر فەریاد سوپاسیان دەکەین هەر لەم دەرفەتەدا دەمەوێت بڵێم ئێمە دەمانەوێ لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان ڕێزنێلان و خەڵاتکردنی زانا و نووسەران و ڕۆشنبیران و هونەرمەندان و بەهرەمەندانی کوردستان لە هەر بوارێک چ لە ناو وڵات و چ لە دەرەوەی وڵات بن بیکەینە کەلتور و پێزانینمان بۆ بەرهەم و داهێنانیان دەربڕین پشتیوانیان لێ بکەین و یارمەتی دەریان بین لە چاپکردن و بڵاوکردنەوە و
وەرگێڕانی بەرهەمەکانیان. هیوای تەمەندرێژی و تەندروستی باش و بەردەوام و سەرکەوتن بۆ دکتۆر فەریاد فازڵ عومەر و ڕۆژێکی خۆشیش بۆ هەموو ئێوەی بەڕێز دەخوازم و زۆر بەخێر بێن.